ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی learn&Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان دەربارەی ڕێستۆرانتێکی جیاوازە و لەم ڤیدیۆیەدا دەتوانین بڵین کۆمەڵێک وشەی زۆر زیاتر لەوانەکانی دیکە فێر دەبین و شێوازی ڤیدیۆکەمان کەمێک جیاوازە لە ڤیدیۆکانی دیکە. بینەرمان بن. Prison restaurant. Few people would choose a prison as a location for a special evening out. However, Italy has opened its first restaurant to be located in a real jail. At the Ingallera restaurant in Bollate Prison, Milan, there are 4 prisoners working as waiters and 5 others cooking in the kitchen, headed by a professional chef. It's a unique project which allows prisoners to gradually become a part of society again. People like the food. Everyone says the food is worth going to prison for. ئێستا شەوێکی گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. Few people would choose a prison as a location for a special evening out. Few people واتە کەسانێکی کەم یاخود خەڵکانێکی کەم would choose a prison. بەندیخانەیەک هەڵ ئەبژێرن. choose واتە هەڵبژاردن. A prison واتە بەندیخانەیەک. As a location وەک شوێنێک. As واتە وەک. As a location وەک شوێنێک for a special evening out. بۆ ڕۆشنە دەرەوەیەکی ئێوارەی تایبەت. مەبەست لەوە ئەگەر بۆ شێوازە ڕێک ئەکرێ بە کوردی. بەڵام مەبەست لەوەیە کە بۆ نمونە زۆربەی خێزانەکان لەو ئێوارانە ئەڕۆنە دەرەوە بۆ خواردنگەیەک یاخود بۆ پارکێک شوێنێکی هاوشێوە بۆ ئینانێک بخۆن یا جەوێک بگۆڕن. مەبەست لە special evening out ئەوەیە کە کەسانێکی کەم هەن کە بەندیخانەیەک هەڵبژێرن بۆ ئەوەی کە لەو ئێوارە تایبەتەیە بڕۆن بووی. However, Italy has opened its first restaurant to be located in a real jail. However, واتە هەرچەندە یاخود لە کاتێکدا Italy has opened واتە ئیتالیا کردوێتیەوە its first restaurant یەکەمین ڕێستۆرانتی خۆیان to be located in a real jail کە بکەوێتە ناو بەندیخانەیەکی ڕاستیەوە واتە هەر بەڕاستی و شوێنە بەندیخانە بێت. مانای ڕستەکە ئەگەر هەمووی بکەین بە کوردی ئەڵێن هەرچەندە یاخود لە کاتێکدا ئیتالیا یەکەمین ڕێستۆرانتی خۆی کردوتەوە کە بکەوێتە ناو بەندیخانەیەکی ڕاستیەوە. At the Ingallera restaurant in Bollate Prison, Milan, there are 4 prisoners working as waiters and 5 others cooking in the kitchen, headed by a professional chef. At the Ingallera restaurant واتە لە ڕێستۆرانتی ئینگالێرا کە ئەمە ناوێکی ئیتالی و تایبەتە بۆ ڕێستۆرانتە. ئەت واتە لە ئەو شوێنە. At the Ingallera restaurant واتە لە ڕێستۆرانتی ئینگالێرا. In Bollate prison لە بەندیخانەی بۆلاتێ. بۆلاتێش ناوێکی ئیتالی و تایبەتە بۆ بەندیخانەیە. In Bollate prison Milan واتە لە بەندیخانەی بۆلاتێ لە شاری میلان لە ئیتالیا. There are 4 prisoners 4 بەندکراو هەیە working as waiters کە کار ئەکەن وەک شاگرد. working as واتە کار ئەکەن وەک waiters واتە شاگرد کە لە ڤیدیۆی پێشوش ئاماژەمان پێکرد. and 5 others 5 کەسی دیکەش cooking in the kitchen خواردن دروستەکەن یاخود چێش لێنێن in the kitchen لە مەتبەخەکە یاخود لە چێشتخانەکە. بەڵام kitchen مەبەست لە چێشتخانەوە نییە وەکو مەطعەم مەبەست هەر لە ژووری مەتبەخە. headed by a professional chef کە بەڕێوە ئەبرێت یاخود سەرپەرشتی ئەکرێت لەلایەن professional chef. professional واتە کارامە یاخود لێزان لە بوارێکە. professional chef واتە چێشتلێنەرێکی بەتوانە و کارامە. It is a unique project which allows prisoners to gradually become a part of society again. It is a unique project. ئەمە پرۆژەیەکی بێهاوتایە. unique واتە شتێکە هاوشێوەی نەبێت. unique project واتە پرۆژەیەکی بێهاوتە. which allows کە ڕێگە بە which allows prisoners کە ڕێگە بە زیندانیان دەدات. which واتە کە allow واتە ڕێگە پێدان prisoners واتە زیندانیان. which allows prisoners to gradually become کە ڕێگە بە زیندانیان ئەدات بۆ ئەوەی وردە gradually واتە وردە یاخود بە هێواشی become a part of society again
کە ببنەوە بە بەشێک لە کۆمەلگا واتە دووبارە ببنەوە بە بەشێک لە کۆمەلگا become واتە ببیت بە شتێک بۆنە become a part واتە ببنەوە ببن بە بەشێک of society واتە کۆمەلگا ئەگەینیش واتە دووبارە تەواوی ڕستەکەش it is a unique project ئەمە پرۆژەیەکی بێهاوتایە کە ڕێگە بە زیندانیان ئەدات بۆ ئەوەی دووبارە ببنەوە بە بەشێک لە کۆمەلگا. People like the food. Everyone says the food is worth going to prison for. People like the food. خەڵک people واتە خەڵک people کۆی وشەی person واتە یەک کەس people واتە خەڵک. People like the food. خەڵک حەزی لە خواردنەکەیە. Everyone says هەموو کەسێک ئەڵێت everyone واتە هەموو کەسێک بەڵام everyone حسابی تاکی بۆ ئەکرێت. Everyone says هەموو کەسێک ئەڵێت the food is worth going to prison for. ئەو خواردنە شایانی ئەوەیە کە بڕۆی بۆ بەندیخانە بۆی. The food واتە خواردنەکە is worth واتە شایانیەتی worth واتە شایانیەتی is worth going to prison for شایانی ئەوەیە کە بڕۆی بۆ بەندیخانە بۆی. ئێستاش هەندێک وشە هەڵەبژێرین کە لەو بڕایەن وشەی گرنگ بێت و لەم وانەیەوە فێرە بین. وشەکانیش پێشنیارتان بۆ ئۆکەین کە تاکە تاک وشەکان لەبەر مەکەن واتە وشە بە تەنیا لەبەریان مەکەن بەڵکو هەروەک لە ڤیدیۆکانی پێشوو ئاماژەمان پێکردو هەوڵ بن لە ڕستەیەکی تازە لای خۆتان تۆماری بکەن یاخود ئەگەر هەر لە ئەو ڕستەیەش بێ کە لیۆی فێربوون و داواتان لێکین ئەگەر هەرێکێک لە ئێوە ئەتوانێت ئەو وشانەی کە لەم وانەیە فێربوون لە ڕستەیەکی تازەدا بۆمان لە کۆمنت بۆمان بنووسنەوە بۆ ئەوەی هاوڕێیانی دیکەش سوودی لێوە بگرن و بیشزانین کە ئایا تا چەند وانەکانمان سوودی هەیە. ئێستاش گوێبیستی وشەکانە بین. Few واتە کەمێک. Prison واتە زیندان. Location واتە شوێن. Special واتە تایبەت. However لە کاتێکدا یاخود هەرچەندە. Jail واتە بە هەمان مانای پریزن دێت واتە بەندیخانە واتە توانین بڵێن jail و prison هەمان واتایان هەیە. Prisoner واتە زیندانی. Waiter واتە شاگرد. Cook واتە چێشت لێ دەنێت. Kitchen واتە مەتبەخ یاخود چێشتخانە. Unique واتە بێهاوتا. Allow واتە ڕێگەی پێدەدات. Gradually واتە بە هێواشی یاخود وردە. Society کۆمەلگا بە واتای کۆمەلگا دێت. Worth واتە شایانیەتی. بەم شێوازەش کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا بەو هیوایەین وانەیەکی بەسوود ببێت بۆتان. هەر ڕەخنەو پێشنیارێکتان هەیە وەک هەمان ڤیدیۆکانی پێشوو لە کۆمنت بۆمان بنووسن و کارەکانی داهاتوومان باشتر بکەن. تاوەکو ڤیدیۆ داهاتوو کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.